فريدوني خوشويس شوانا فناني كاكا سربازي حاجي مصطفى وهم الزرنقركة بيادي كاكا أرازي خوشويس وكاكا علي خوشويس بيادي كاكا زاني حلاق ليرة خبري ثانية شاي مازكي چەند لە مێژە نەشمیلە لە دووریت گریانەکەم چەند لە مێژە نەشمیلە لە دووریت گریانەکەم لوتفت نییە بێ دکتۆر چاوەڕێی دەرمانەکە ئەی شەوانە تا بەیانی من شین و فغانەکەم شەوانە تا بەیانی من شین و فغانەکەم منیش وەک فەرهاد نەزار بۆ شیرین جوانەکە پێی ئەگەم خەباتی هەروە بێ وچانەکەم فەسڵی بەهار بە منچی وا بێتۆ سەیرانەکە ئەی بەبێبوونت ئەزیزم خواتەم لە ژیانەکەم گەر تۆم هەبێ لەم ژیانە خواتە بە دەرزیانەکەم وا هەست نەکەی لا بەهەشت چاوەڕێی پەریانەکەم تۆم بێ سەد حۆری بێنن یەک بە یەک دەریانەکەم تۆ لە دەست بەم شێت ئەبم زەرەر مەگەروانەکەم چەند نازدارە و کاتە دێ بەرەو ژێژوانەکەم من ئەڵێم نەشمیلەی جوان ئەو ئەڵێ بەریوانەکەم ئەوە بۆ کاگاوارە چاوەکانی ماجەکەم ئەوە بۆ ئانا سەلیم ئەو جاڕوونە ئەو دەکەم سەربازی حاجی مەستەفا بە خێراتی لێ دەکەم چون یەکە زەڕینگەرە ئەم شەو جەریمەی دەکەم قوربانە پەیمان جار یەکترماندی ئیتر لێم بووی بەقاتی تەرشی ئەولایەی من کرد هەر بە وێدا نەهاتی ئایگا و گەردوونی دەوێ دیدەنێ و ملاقاتی لە چاوی بەد بە دوورنی دەڵی شاخە نەباتی ئەی لە چاوی بەد بە دووربی دڵی شاخە نەباتی بۆ شوانە فەنایی لە خەم ببێ نەجاتی یانی کاکە زانایە دێڵم بە تەشکیلاتی بۆ زانەی حەلاقە دێڵم بە تەشکیلاتی لێرە تا بەریتانیا لێرە تا بەریتانیا لێرە تا بەریتانیا دێڵم بە کەلیماتی سەربازی حاجی مەستەفا چاوەڕێم بۆ خەڵاتی دەوای دەردەمە و یارە هەورە هەوری بەهارە ئەم لەشکری چێشاوە بۆ سەر منی بێچارە ئەی لە فەقیری جوانی تۆدام ڕۆژێ تا ئێوارە بۆ ڕێبواری موبایل سەروەرم کاک ڕێبوارە ئەی کاک ڕێبوارم خۆش دەوێ خەنجەری جەوهەردارە ئەی ئەوە چاشی بۆ دڵێم بۆ کاگاوارە ئاوارەی کارە باچی بەناو بانگن لەو شارە هەڵازەیان دەدوێنم دایمە جێ دەستیان دیارە ئەی قوربانە بۆ هەموو ئەشکەنەیەکان ئەی بژی بەردەمرم سەرگۆنات بەلێو دەگرم لەواڵە بەردەمرم ئەی سەرگۆنات بەلێو دەگرم ڕۆ تۆ تابوتی من قەبرم ڕۆ بارانی من هەورم ئەوە ئەجەل میوانە دیارە نامێنم دەبرم تا گڵشاد عەلی خۆش بێ ئەمڕۆ ڕێزی لێ دەگرم دڵشادی کۆمپانیا بۆ خۆم لەبەری دەبرم ئەوە بۆ کا گڵشاد بۆ خۆم لەبەری دەبرم ڕێکانی عەلی خڕا لەو بەندە لەنگەر دەگرم یادی زانای حەلاق بۆ خۆم لەبەری دەبرم لە بەریتانیا بێتەوە ئاوا جەژنەی بۆ دەگرێت
چاوێکردن دەڵێنە تا هەنگەوێ بۆ کاکە سەربازە مەرگم پێشمەرگی کەوێ یادی ئاراز ڕێنگەر لێرە هەتاکو ئەوێ دەڵێ یادێکی لێ بکە دەڵێ یادێکی لێ بکە چون سەراوی خۆش دەوێت کاک ئاراز لەلا مەردە ئەمنیشەوم خۆش دەوێت کاک ئاراز لەلا مەردە و ئەمنیشەوم خۆش دەوێت ماڵی دنیا شەینا بەمڕۆ وەرە ئیمانم بەرە ئەی ئالام سەلیم دەدوێنم چون لایەنگری هونەرە ئەی کاکە ڕێکان کامەیە کوڕی ڕۆژی سەنگەرە ئەی بۆ ڕۆژە و بۆ ڕەهاندا دێڵم ئەو ممسەسەرە بۆ ڕامین ڕێبازە بانەڵێ بێخەبەرە بۆ ڕامین ڕێبازە بانەڵێ بێخەبەرە سڵاو لە چی ئاسایشە تایبەت بۆ کاک ڕابەرە زەڵێ هەتا کوشێنێ ئەگەر ئەوەندە پێکەمە پشتر لەگەڵ بیتوێنێ ئەو مەمکانت نەدیوە سوخمە هەڵدەردەچێنێ ئەی لەبەر جوانی ئامینێ نیوەی قەڵازێ دێنێ ئەی سەربازی حاجی مەستەفە خودا لەمنی نەستێنێ نەمرێ ئەو زەڕەنگەرە ئاغایەتا نامێنێ ئەوە بۆ گۆران عەلی باولێن بەجێ نەمێنێ لێرە یادی گەڵایە